هەندێک ئێستا باس لەوەکەن کە بەڕێز پۆپۆلیستیانە کار ئەەکەیت مەبەستمە بزانم هەر بەڕاستی تۆ ڕخنەکانت بەس لە فەیسبووکەوەیە یاخود ئەم کارانەی تۆیەکی پۆپۆلیستیە پرسیارێک دەتەوە باش مەسەن تۆ چ شتێکی من بە پۆپۆلیستی دەزانی خۆی ئەمە قسەی خەڵکە من لە مۆقعی پرسیار یعنی تۆ بۆ خەڵک ئێستا باش ئەتوانی نمونێکم بۆ بینیتەوە مەسەن ئەگەر چێک لە خەیاڵا بێ ئەگەر لە دەرەوەی بۆ نمونە پرۆگرامەکە بێ پێ دەڵێن بەس ئێستا من لە مۆقعی قەی ناکەدەی من نەزانم هیچی لای نییە بەڵام من هەر پرسیارەکەم قبوڵە بابەتەکە ئەوەیە تێگەم تەواو پەیامەکە ڕوونە باشە ئوستاد گیان من گوتم پێشتر کاری ڕۆژنامەگەریم باشە مە بەستم کاری مەیدانی کاری ڕۆژنامەگەری بۆ خۆی کاری مەیدانی تۆیەکی کاری مەیدانی لە سەردەمی پەرلەمانتاریە مەسەڵەن زۆر لەسەر من قسە ئەکریان پۆپۆلیستە بەس قسە ئەکە من یەک پرسیار لە تۆکەم سەرجەمە و قسانەی کە من لە پەرلەمانە کردم سەرجەمیان هەمووی ڕاست دەرچووە ڕاست نەبوو پێشبینی ئەم ڕۆژەمانەکردمەوە کاکەیان حکومڕانی بەم جۆرە ناکەێت لە 2009 لەدا ئەپاڕاینەوە تکاتان لێەکەین برادرانی پارتی بکێتی تکایە ئەم حکومڕانی ئێوە ڕۆژێک دێت تووشی کاولکاری و بەدبەختی و قوربەسەریمانەکە ئەم خەڵکە تووشی برسێتی و ماڵوێرانی ئەکا بڕۆ تەماشای ڤیددیۆکانی ئێمە بکە کە پیانەوتی پۆپۆلیست و هەندێک جاریان هەرزەکار و هەندێک جیان دەمڕوتێک و مناڵێک ئەم قسانەکە بڕۆ بزانە دێڕێکی تایە مەسەر من پێشبینیمان بۆ دۆخی پرۆسەی نەوت و ئابووری سربەخۆ کرد پێشبینیمان بۆ هەڵسوکەوتە تەعاملە پەیوەندیەکانی بینی هەرێم لەگەڵ بەغا ئەکرد پێشبینیمان بۆ پەیوەندەکانی بینی هاوڵاتیان و دەسەڵاتە کرد پێشبینیمان بۆ خراپی فۆرم و مۆدلی حکوم حیزبایەتی و حکومڕانی هەرێمە کرد سەرجەمی وا دەرچوو و من ئەو کاتی کە لە پەرلەمان بووم تا لە پەرلەمانە بووم تا ڕێگەم پێ ئەدرا قسە بکەم هەتا دەرفەتم پێ بدایە لە ناو هۆڵی پەرلەمانە قسەمە کرد لە ناو هۆڵی پەرلەمانە نوێنەرایەتی داواکاری و خواستەکانی خەڵکمە کرد نەهاتم لە دەرەوە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن قسە بکەم مەگەر ڕێگەم لێ بگیرایە لە وتنی حەقیقەتە ئەنجا بە ناچاری ئەهاتمە دەرەوە کە هاتمە دەرەوە ئیتر تۆ ناچاری کە لە پەرلەمانە کە شوێنی قسەکردنی تۆیە ڕێگەی پێ نادەنێ بچی لە دەرەوە قسەکان بۆ خەڵباسکەی دوای پەرلەمانتاریش هاوڕێیان من خەڵکێک چاوی لە دەست و دەم و هەڵوێستی ئێمەیە ئەبێ ڕوونکردنەوەیان پێ بدەین قسەیان بۆ بکەین پشتیوانی بکەین مەسەڵەن ڕۆژنامەنووسێک ئەگیرێت لە بادینان ڕۆژنامەنووسێک لە سلێمانی و لە گەرمیان و لە هەولێر تیرۆرەکرێت نووسینی وتارێک چوونە سەر شەقام و خۆپیشاندانێک بۆ داکۆکیکردن لەو کەیسا بۆ ئاشکراکردنی تاوانبارانی پشتی ئەم تیرۆرە ئەمە کاری پۆپۆلیستی نییە مەسەڵەن هیچ خۆپیشاندانێک نەبوو من پیاە حزورم نەبێ خۆپیشاندان بەشداریکردن لە خۆپیشاندانە لە مەسلەی هێرشەکانی تورکیا گەران بۆ سەر هەرێم لە مەسلەی تیرۆری ڕۆژنامەنووسان لە مەسلەی پاشەکەوتی موچان لە مەسلەی هەوڵدان بۆ چاکسازی قسەیەکم لە فەیسبووکان نەکردووە گەر پێشا خۆم نەچوو بێتم لەگەڵ خەڵکان نەبێتم دەیان و سەدان ڕسم هەیە کە ئەمانە ئەسەلمێنن ئێخۆ ئەمانە هەموو بەشێکە لە چالاکی مەدەنی یعنی ئەگەر سەردەمانێک پێویست بوو بێ ئێمە بچین لەسەر لە شاخە مەسەڵەن خەڵکێک پێشمەرگایەتی بکە سەردەمەکە سەردەمی ئەوەیە تۆ لە شەقامابی بە نووسین بە وتار بە مقابلەی تەلەڤیزیۆنی قسە بکەی بە منطقی یاسایی قسە بکەی ئەمانە هەموو چالاکی مەدەنین بەڵام دوو تەرەفەیە ئەمە بە پۆپۆلیستی زانن تەرەفێکیان دەسەڵاتە هەموو جۆرە ڕەخنەیەک بە مەترسی لەسەر خۆی زانێ ئێوە گومانی لەسەر دروستکە طرفێکی تریش بەداخەوە خەڵکانێک ڕەنگە ئەوەی تۆیان پێ نەکرێت پیان ناخۆشە نەوەک گوێگرێک تەیە هەندێک حقیقەت ئەڵێیت و ئەوانە ئەمانە شەتۆ بە پۆپۆلیسە زان بەڵام لە نەتیجە پۆپۆلیستیەک شتێک ئەگەرەگو بە خازانجی خەڵک بێ و عنوانی پۆپۆلیستی بخێتە پاڵ ئاساییە با من وا بناسێ هیچ مشکلەیەکم